نزیکەی 6 مانگە هەڵبژاردننی پێشوەختی عێراق ئەنجام درراوە بەڵام تا ئێستا لایەنەکان نەگەیشتونەتە ڕێککەوتن بۆ پێگەێنانی حکوومەتینەوە ئەمەش کاریگەری بە شێوەیەکی گشتی لەسەر عێراق و واروها لەسەر لایەنی ئەمنی عێراق دروست کردەوە لەم دوایانەشدا چەند هێرشێکی تیرۆریستانی داعش بۆ سەر هێزەکانی عێراق ئەنجام درا کە ئەمش کاریگەری دەبێت باستەوە دەکرێت کە پێگنێرانی حکومەت کاریگەری لەم ڕۆژەوە لەسەر عێراق دەبێت بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دان ئەحمەد چاودێری سیاسیمان کردو. دکتۆر بەخێراتی زۆر سپاس. بە شێوەیەکی گشتی پێگنێنانی حکومەت لە عێراقدا لەگەڵەوەی کاریگەری لەسەر هەموو بوارەکان هەیە بە تایبەتر لەسەر لایەنی ئەمنی کاریگەریەکانی چۆن دەبینی وەک چاودێرێکی سیاسی؟ سوپاسانەکەم و هیوای با بڵێن سەلامەتی ئەخوازم بە تایبەت بۆ شاری سلێمانی کە ڕوبەڕووی یەک دوو حاڵەتی بوو مەلەرزە ئەوانە بۆ تۆ ئەماوەیە کۆتا جاردوێنێ شەو و سەعات 3:04 ئینشاڵڵا خەڵکی سلێمانی و خەڵکی شارەکانی تر و هەموو لایەک سەلامە دەبن ئینشاڵڵا. بیرمان نەچێتەوە لە دنیای سیاسەتە هیچ دوو ڕووداوێک نییە وەکو یەک بن. هۆکاری ذاتی و مۆزوعی و ئیقلیمی و لۆکاڵی ناو هەر وڵاتێک هەموو جارێک خولقێنەری حاڵەتێکی نوێ ئەبێ و ڕووداوێکی نوێ ئەبێ ئەو ڕووداوە ڕاستە وەکو پرۆسە ڕەنگە هەمان پرۆسی پێشخۆی بێ چەند جارێک تەکرار بوو بێتەوە بەڵام هەموو جارێک شەقڵ و خەسیسەی خۆی هەیە یعنی جیاواز هەلومەرجی جیاواز لە جاری پێشتر لە جارانی پێشتر. هەڵبژاردننی ئەم جارەی نوێنەرانی عێراق هەڵبژاردنێک بوو کە وەڵام دەرەوەی شەقام بوو، هەڵبژاردنێک بوو کە لە پێش حاڵەتی پێگەیشتنی خۆی بوو لە ڕووی زەمانەوە پێیان ناویان نابوو کە هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەی نوێنەرانی عێراق. بۆیە پێش هەموو شتێک کات و زەمەنی هەڵبژاردنەکە کات و زەمەنی پێشوەختەی خۆی بوو. حاڵەتی دووهەم وەکو جارەکانی پێشووتر نەبوو. ئەم جارە لە خوار و لە ناوەڕاستی عێراق لە گشت شارەکانە خۆپیشاندان هەبوو دژی گەندەڵی دژی ئەو فەسادە ئیداری و مالیەی کە هەبوو لە دەوڵەتی عێراقی و لە موسساتی دەوڵەتی عێراقیە و دژی نەبوونی خزمەت گوزاریەکان لە شارە جیاوازەکانی عێراقا. ئەم جارە ئەو هەژمونەی دروست بوو ئەو هەڵبژاردنەی دروست بوو ئەو هەڵبژاردنە لە دایکبووی ناوڕەحمی ئەو خۆپیشاندانە بوو کە لە سەرجەم شارەکانی عێراقا لە خوار و لە ناوەڕاست هاتبۆ گۆڕێەوە جۆش درابوو. بۆیە خاڵی یەکەم لە ئاکامی هەڵبژاردن لە ئامانجی هەڵبژاردن بریتیە لە گۆڕینی سەرجەم و ئەسەساتە ئیداریەکانی ناو دەوڵەت. هەڵبژاردننی پەرلەمان ئەمە وەسیلەیە ئەنجام نییە نەتیجە نییە. نەتیجەکە بریتی بوو لە گۆڕینی موسسەکان لە گۆڕینی دەموچاوەکان و هێنانەکانی عەقڵی نوێی ئیداری لە ناو عێراقا گۆڕینی سەرجەم ئەو دام و دەستگایانەی کە پێشتر لە عێراقا پێش هەڵبژاردن حکمیانە کرد. ئەم حاڵەتە ئەم هەڵبژاردننی پەرلەمانە لەسەر ئەو بنەمایە هاتە گۆڕێ و لەسەر ئەو بنەمایە بڕیاری لێدرا کە پێشوەختە بکرێ بۆ ئەوەی کە سەرجەم کایە ئیداریەکان سیاسیەکان بڕیاردەرەکان لە عێراقا گۆڕانکاریان بەسەرا بێ. ئێستا 240 ڕۆژە ئەم حاڵەتە ڕوویاوە هەڵبژاردن کراوە ئەزانی بەڵام هێشتا نەبووتە هۆی لە دایکبوونی حکومەتی نوێ هێشتا نەبووتە هۆی گۆڕینی ئەو دەموچاوانە. بە معنایەکی تر ئەم هەڵبژاردنەی کە کرا ئەنجامەکانی بووە هۆی تووڕەکردنی هەندێک لایەنی سونی و شیعی کە هەستیان بە غوبنی سیاسیە کرد. بۆ دامرکانەوەی ئەو حاڵەتە دەبوو چی زووترە حکومەت دروست بکرێت ئەزانی بۆ ئەوەی کە ئەم لایەنە نەبنە هۆی جوڵاندنی شەقام نەبنە هۆی تێکدانی سیاسی نەبنە هۆی تێکدانی ئەو مؤسسانەی کە حکومەت دەبن بەڕێوە. بۆیە ئەمانە سەرەتای ئەو هۆکارانە بوون بۆ ئەوەی کە ئەو هەژبوونە ئەمنی و ئیداری و ئاسایشەی کە لە ناو عێراقا هەیە وردە تێکچێت.
کەواتە پێگنیهێنانی حکوومەت باست لەوە کرد کە لە دەرەنجامی هەڵبژارنەکان و هەڵبژارنی پێشوەختە لە کاتی خۆیدا ئەنجام نەدا و پێشوەختە ئەنجامدا. یەکێک بوو لە یەکێکە لە هۆکارانی کە پەلە کرا لە هەڵبژارن و ناش بێ پەلە بکرێت لە پێکێنانی حکوومەتە بووە لێستادا پێگنیهێنرا و بۆشایی ئەمنی و لە زۆرێک لە مؤسسەکانی تریشە دروست بووە. پێچەوانەی ئەمە بێزەوت ڕاستە. یعنی مادام تۆ پەلەت کرد لە هەڵبژاردننی ئەنجومی نوێران دەبوو پەلەت لە پێکەرانی حکوومەتە کە پەلەت نەکرد فەزای گاپی سیاسی دروستە بێ. گاپی سیاسی دوو ڕەهەندی جیاوازی هەیە. ڕەهەندێکی لۆکاڵی ناو عێراقی هەیە، لایەنی سیاسی جادەی بەدەستە، لایەنی سیاسی ئەنساری خۆی هەیە، لایەنی سیاسی ئیتیفاقاتی سیاسی لەگەڵ حیزبە سیاسەکانی تراکە. ئەمە یەک، ئەمە لایەکەوە کە توانای تێکدانی هەیە، کە توانای ئینفلاتی ئەمنی هەیە، کە توانای ئەوەی هەیە ئەو ڕەوشە ئەمنی و ئارامی کە هەیە یان دەبێ هەبێ لەناو عێراقاتێکی بە. حاڵەتی دووهەم ڕەهەندی دەوروبەرە ئیقلیمیە، نێودەوڵەتیە، وڵاتانی گراوسێت هەیە، وڵاتانی ڕۆژ ئاوات هەیە. ئەو سیراعە گەورەیە کە ئێستا دروست بوو لە نێوان سین و ئەمریکا، ئەو سیراعەیە کە دروست بوو لە نێوان ڕووس و هەندێک وڵاتانی ترا، ئەوە تا لەگەڵ ئۆکراین بۆ بە شەڕ و حاڵەتی داگیرکاری هاتوۆتە پێشە. لە هەموو ئەمانە گرنگترن حاڵەتێکی نێودەوڵەتی گەورەی تر هەیە کە من زۆر بەلامەوە گرنگە سەرنجی سیاسەکانی خۆمانی بۆ لا بکێشم. ئێستا گەرمترین مەوزوعی سیاسی لە سەرانسەری هەموو دنیاە مەسئلەی گۆڕینی جوگرافیای دنیاە، سەرزەویە. لە ڕۆژی 25 ئەم ساڵ ئەو ڕێکەوتنامەی کە ناوی ڕێکەوتنی لۆزان لەسەر بنەمای دابەشکاری هەندێک لەم دەوڵەتەکانی ئەم ناوچەیە کۆتایی پێ. مەفعولی باڵێن کارپێکردنی ئەو ڕێکەوتنامەیە لە 25 ئەم ساڵ کۆتایی پێە. بۆیە دەبینی هێدی شتەبیستین. بۆ نمونە سین هاوارێکی لێ هەڵساوە ئەڵێ تایوان بەشێکە لە من، خواژ نییە. ئەمە قولا فڕێدانە وەکو کوردەڵێ بۆ ئەوەی کە لە ئایندەیەکی نزیکە پەلاماری باوداگیری بکاو بکاتە سەر خۆی، کە اقتصادەکانی ئەو وڵاتە پێیان وایە لە 140 اقتصادی سینە باتە پێشەوە تایوان. باش تورکیا بە هەمان شێوە بەرەو هەرێمی کوردستان، ئێران ڕەنگە ئەویش بە ئاراستەیەکی تر، ئەمریکا بە ئاراستەیەکی تر، عێراق خۆی بە ئاراستەیەکی تر. کەواتە ئەم هەلومەرجەی ئێستا گونجاوە بۆ ئەوەی کە لە هەموو لایەکەوە ئەو ڕەوشە ئەمنیەی کە لەم ناوچەیە هەیە، نەک تەنها عێراق بەرەو جۆرێ لە نائارامی بڕوا. لە عێراق لەبەرەوەی هۆکاری تر قوڵپەدا، لەبەرەوەی کە هۆکاری تر هەیە وەکو عەرزمکردن، هەم ڕەهەندی لۆکاڵی هەیە، هەندێک لەو هێزە سیاسیانی کە پێشتر دژ بوون ئێستا ئیتیفاقیان هەیە. ئەزانی هەندێک لەو لایەنە سیاسیانی کە پێشتر یەک بوون ئێستا دژی یەکتری وەستاونەتەوە. هەندێک لەو لایەنە یعنی تەسەووری ئەوە بکە کە گەورەترین بەهێزترین لایەنی عێراقی کە 73 کورسی هەیە، سەدرەکانی عێراق وانە یەکێ لە تەسریحەکانی ئەم دوایانەیە ئەڵێ حکومەت دروست بکەن و من نایەمەناوی. باشە ئەمە یەک عەفوم کە. دوو لەمە گرنگتر چییە؟ ئەو دوو تەسەورەی کە هەیە بۆ دروستکردنی حکومەتی عێراقی، هەم تەسەوری حکومەتی زۆرینە، هەم ڕزگاری نیشتیمانی، هیچ کام لەم دوانە ناتوانن ئێستا حکمی عێراق بکەن. هیچ کام لەم دوانە ناتوانن میلەتانی عێراق ڕازی بکەن. ئەزانی لەبەر ئەوە هەر چۆنێک تەماشای ئەەکەی ئێستا بەڕاستی هەلومەرجەکە ژینگەکە لەبارە بۆ ئەوەی کە ئەو ئینفیلاتە ئەمنیە ڕوو بدە، ئەوە تا ئەبینین لە ماوەیەکی زۆر کەمە داعش لە سەلاحەدین، لە دیالە، لە کەرکوک 5 هێرشی کردوتە سەر کەرکوک، ئەزای لە کەرکوک و هەروەها لە هەندێک ناوچەی تر کە ژینگەکەی گونجاوە، کە هەلومەرجەکەی گونجاوە، پەلاماری هێزی پێشمەرگە ئەدا، پەلاماری کوردەکانەدا، پەلاماری لەبەر ئەوە گرنگە کە ئێمە ئاگامان لەم حاڵەتانە بێ زۆر بەجددی. دکتۆر ئەگەر بێت و حکومەتی عێراق درەنگ پێک بهێنرێت، ئەمە کاریگەری نابێت لەسەرەوەی کە جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ 2014؟
یەکێک لە احتیمالەکان بەڵێ ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووهەم لە سیاست یعنی فەرقی بینی زانایان ئەڵێن فەرقی بینی سۆسیۆلۆژیا و سیاست چییە؟ ینی کۆمەڵایەتی زانستی کۆمەڵایەتی و سیاست چییە؟ لە زانستی کۆمەڵایەتیە ینی لە بواری کۆمەڵایەتیە ناکۆچیەکان ناگەنە بنبەست، یعنی لە هەموو دقەیەکە قابلی چارەسەرکردن حتا ئەگاتە حاڵەتی کوشتنیش. دوو عیلەکەیەکە لە ئێکە لە عیلەیەکی بەرامبەرە کوژێ قابلیەوەیە کە سوڵح بکەن و کە چارەسەر پرێوەریە بەینەما لە حاڵەتی سیاسیە بنبەستەیە. ئەمە زۆر خەتەرە. هەندێک لایانی سیاسی ئێستا لە عێراق ئەوەندە ناکۆچەکانیان قوڵ بۆتەوە خەریکە ئەگاتە بنبەست، کە گەیشتە بنبەست جارێکی تر دروستکردنی مؤسساتی ناو دەوڵەتی عێراقی کارێکی زۆر ئەستەمە بێ. ئەمە یەک. دوو، جیاواز لە وڵاتانی تر جیاواز لە وڵاتانی دەرودراوسێ عێراق کەمایەتی زۆری تایە، پێکهاتی نەتەوەیی و فرە نەتەوەیە. لەبەرەوە پێویستی بە سازانێکی نیشتیمانی گەورەیە بۆ ئەوەی کە حکومەت دروست بکرێ. پێویستی بە پێکهاتن و ئیتیفاقێکی سیاسی گەورەیە بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی نوێ دروست بکرێ و مؤسساتەکان لەسەر بنەمای محاسەسەی سیاسی دابەش بکرێ. عێراق ئێستا بە هیچ جۆرێک ژینگەی سیاسی لەبار نییە بۆ ئەوەی کە ئەو ئیتیفاقە بکە، بۆ ئەوەی کە ئەو سازانە بکە، بۆ چونکە فریانەکە و لە سەرەتای دوای هەڵبژاردنەوە. یعنی ئێستا هەستەکەی بە جۆرێک لە جۆرەکان ناکۆشیەکان قوڵ بوونەتۆنە نێوان لایەنە سیاسەکان. بۆیە گرانە ئێستا لە هەموو حاڵەتێک گرانە کە ئەم لایەنە سیاسیانە بگەینی تەیەکتری، بەڵام ئێستا باشترە لە ماڵێکی تر. زانی بۆ ئەوەی کە نەگاتە حاڵەتی بنبەستی سیاسی ئەو کات تەدەخولی وڵاتانی دەرودراوسێ و جیهانی ئاسانترە بێت. باشە دکتۆر، جگە لەم هۆکارانە یەکێکی تر لە هۆکارەکان کەم تەرخەمی سوپای عێراق یا خودگەندەڵی لەناو سوپای عێراق و بەشێک لە هێزە ئەمنیەکان هۆکارێکی تر نییە بۆی ڕێگە خۆش بکات بۆ پەلامارە تیرۆریستیەکان بۆ سەر ناوچەکانی عێراق و سوپای عێراقیش لە هەمان کاتە. گرنگە لە سەرەتاوە باسی ئەو منکرد کە گۆڕینی دەموچاوەکان ئەمانە هەندێک لایەنی ئەمنی بەرەو پێشەوە ئەبا. بۆچی؟ ئێمە لە فترەی حکوومەتی عێراقی ڕابردووە بڵێن کە تا ئێستا بەردەوامە هەندێک ئیتیفاقاتی ئەمنی کراوە و هەندێک ئیتیفاقاتی عسکەری کراوە لەسەر مستەوای زیادکردنی جەیش، لەسەر مستەوای زیادکردنی هێز، لەسەر مستەوای زیادکردنی هێزی لایەنی سیاسی میلیشیای لایەنی سیاسی و لەسەر مستەوای دابەشکردن و هێنان و دزە پێکردنی چەک و ئەسلیحە بۆ عێراق. ئەم حاڵەتە ئەم ئیتیفاقانە بە دروستکردنی حکوومەتی عێراقی، بە دروستکردنی وەزارەتی نوێی داخلی، بە دروستکردنی وەزارەتی نوێی دیفاع تێگەشتێ. ئەزانی بۆیە ئەمە فاکتەرێکی زۆر بەهێزە بێ بۆ ئەوەی کە ئەو ئینفیلاتە ئەمنیی کە هەیە ئێستا وەردەوردە نەمێنێ کەم بێتەوە. حاڵەتێکی تر زۆر گرنگە ئەوش ئەوەیە لە دوای هەڵبژاردننی نوێنەرانی عێراق ئەو حکوومەتی کە کارەکە لە عێراق ئەوەی ئێستا هەیە پێی ئەوتێ حکوومەتی کاربەڕێکەر، حکوومەتی پێوتێ تصریف الأعمال حکوومەتی کاربەڕێکەر بە پێی قانون دەسەڵاتی ئیتیفاقی نییە، دەسەڵاتی دانانی پرۆژەی نییە. باشە ئەمە یەک. دوو، دەسەڵاتی دروستکردنی پەیوەندی لەگەڵ هەندێک لایەنی تران نییە، لەگەڵ وڵاتانی تران نییە. حکوومەتێکە تەنها هەندێک کاروباری ڕۆژانەی ئیداری خەڵک بەڕێەکە، هیچی تر. باشە دکتۆر، بۆیە عەفو باشە. بۆیە ئێستا حکوومەت لەسەر گۆڕینە، ئەی لەسەر قۆناغی وەرچەرخانە. ئەگەر بێت و ئەم حکوومەتە کاربەڕێکردنەی کەرەی ئێستا بەردەوام بێت تا ماوەیەکی تر، نەک فەراغی ئەمنی گەورە دروستە بێ، فەراغی اقتصادی گەورە دروستە بێ. منیش ویستم باز لەوە بکەم دکتۆر، ئەگەر هاتوون دەموچاوانە نەگۆڕان کە باست کرد واگریمان حکوومەت واز و پێک نەهێنرا، ئەم فەراغە ئەمنیە هەر بەردەوام بێ، ئەم پەلامارانە هەر بەردەوام بن دوای ئەو بەرپرسیەکانی زیاتر نابێت. ئەم فەراغە ئەمنیە زۆر زیاکە. ئەزانی ئاسایش هەر ئاسایشی ناو وڵات نییە، ئاسایشی پاراستنی خاک و ئاو نییە، ئاسایشی پاراستنی سەحەتی خەڵکە، ئاسایشی پاراستنی خۆراکی خەڵکە. تۆ ئەزانی پرۆژەی هێنانی خۆراک لە دەرەوە، پرۆژەی اقتصادی گەورە
چاوەڕێ ئەوە ئەکا کە حکوومەتی نوێی عراقی دروست بێ چونکە ئەم حکوومەتی ئێستا دەسەڵاتی دروستکردنی ئەو اتفاقانی نییە کەواتە ئەو ئۆپراسیۆنانەی کە ئەکرێت بۆ پەرپەشدانەوەی ئەم پەلامارانی تیرۆریستانی داعش کاریگەری نابێت لە کەمکردنەوەی ئەو بۆشای ئەمنیە ئەتوانین هەتا ئێستا ئەو هێزانەی داعش کە ماون لە عێراق بێگومان من حەزەکەم نقطەی کەژێ باسی بکەم لەسەر ئەو قسەی جەنابەت هەتا ئێستا ئەو ڕوبەڕووبوونەوەیکی دەستەوەی خەیە لێرە و لەوەیە یعنی نەبۆتە هەژمونێکی عسکەری گەورە خوا نەکردە بێتە هەژمونێکی عسکەری گەورە کاریگەری گەورەیە بێ هەم لە ئێمە هەم لە عێراقا ئەزانی بۆ چونکە ئێستا حکوومەتی عێراقی ئەو قودرەتەی نییە کە توانای بەرپەرجدانەوەی هێرشەکانی داعشی هەبێ بۆ نیەتی چونکە فەزا و بڵنگاپی ئەمنی گەورەی هەیە بیرمان نەچێ ئەم هەلومەرجەی ئێستا کە داعش پیادەی ئەکا لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەمە هەلومەرجێکە کە پێوتێ قۆناغی دوای ڕوبەڕووبوونەوەی گەورە ڕوبەڕووبوونەوەی گەورە ئەوەیە کە دوو وڵات دەدەن بە یەکە کە دوو هێزی گەورە ئەدەن بە یەکە کە بە ئاشکرا بەرامبەر یەکەوەستن کە کات و ساتی شەڵکردن وەکو ئۆکراین وەکو رووسیا ئێستا کە بەرامبەر یەکەوەستان ئەم دەستەوەی خەیی کە هەیە لە عێراقا مەترسەکەی زۆر گەورەترە بۆ چونکە کات و ساتی بۆ نییە تۆ قۆمبولەیەکت هەیە مەوقوتە کەی بتەقێتەوە تەقێتەوە لەوانەیە لەم خۆکە بتەقێتەوە لەوانەیە بەڕووی هێزێکی ئەمنیان بتەقێتەوە بەلایوانەیە بەڕووی جانبێکی سوپای عراقی بتەقێتەوە لەبەر ئەوە قۆناغی دوای جەنگی گەورەیە ئەم قۆناغا بۆیە بەڕاستی هەتا حکوومەت هەتا تەشکیلی حکوومەت و تەشکیلکردنی مؤسساتی دەوڵەتی نوێ دواب بکەوێ ئەوەندە زیاتر دەسەڵاتی حکوومەتی کارپێکرا و کەمترە بێتەوە و پرۆژەکانی ناو عێراق بەشیان نەکەوێ جا پرۆژەی ئەمنی بن پرۆژەی عسکەری بن پرۆژەی اقتصادی بن پرۆژەی سیاسی بن و هەروەها حاڵەتی سیاسی و بەرەو پێشبردننی پەرستەندنی سیاسی ناو عێراق کەمترە بێتەوە و بیریشمان نەچێت تەدەخولاتی ئیقلیمی زۆر زیاترە بێ و ئەو فەزایی کە جاران ئەگەر تەسک بوو بێ بۆ تێکدانی باری ئەمنی لە عێراقا بە شێوەیەکی گشتی ئێستا وردە ئەو فەزایە زیاترە بێ و گەورەترە بێ و بۆشایی گەورەتر دروستە بێ چ بۆ ئەو لایەنانەی کە ناڕەزان لە عێراق و ئەمەلی ئەویان هەیە کە تێکی بدەن و قسە لەسەر ئەوەکەن کە جارێکی هەڵبژاردنەکان دووبارە بکرێتەوە و کار بۆ ئەوە ئەکەن کە خۆپیشاندان بە شێوازی نوێ بکەن و ئەم حاڵەتی کە دروست بۆ پێی ئەوترێ دروست بوونی ئەنجومی نوێنەران هەڵی وەشێنەوە و چ ئەو لایەنانەی کە سەر بە دەرەوەی عێراقن و کار لە ناو عێراقا ئەکەن و کار بۆ تێکدانی هەژمونی سیاسی عێراقەکەن ئەمانە هەموو فەزای ئیشکردنیان گەورەتر ئەبێ و بۆشایی کارکردنیان گەورەتر ئەبێ و هەلومەرجیان لەبارتر ئەبێ بۆ ئەوەی کە دەست بخەنە ناو دروست نەکردن و تەشکیل نەکردنی دەوڵەتی عێراقیەوە. بەڵێ دکتۆر دانا ئەحمەد چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانە بۆ ئێمە دووبارە بەخێر هاتی.